فەلسەفە پێویستی ژیانە یان ئەوە ژیانە پێویستی بە فەلسەفە هەیە؟ هەر فەلسەفە خۆی ژیان هاوڕێ چونکە ژیانە کە هانە دەدا بۆی تۆ بیر بکەیتەوە پرسیار بکەی تووشی دەهشەبی یعنی فەلسەفە لە ناو کتێبان نییە. تۆ بە خوێندنەوەی مێژووی فەلسەفە و هەموو فەیلسوفەکان فێری فەلسەفە نابی وە ژیانیش و خۆش نابێ، بەڵام تۆ کە ژیان هانە دەدا بۆ ئەوەی کە گۆڕانکاری بکەی پرسیار بکەی گومان بکەی ئەمە فەلسەفەیە بۆ خۆی تر وانە و هەموو ئینسانێکیش لەم ڕوانگەیەوە هەڵگری فەلسەفەیەکی تایبەت بەخۆیەتی با تەخەسوسی نەبێ. جاری وایە تۆ کابرا تەخەسوسی فەلسەفەیە بەڵام ئینسانێکی زۆر کەم تەرخەمە و ئینسانێکە لەگەڵ خۆشی ناتوانێت ئاش بێتەوە، بەڵام ئینسانی زۆر سادە ئەتوانێت خاوەنی حکمەتێکی گەورە بێ. ینی فەلسەفە نەکەین بە قەڵایەک کە تەنیا فەیلسوفەکان لە ناویدان، هەموو ئینسانێک توانای بیرکردنەوەی فەلسەفی هەیە و ئەمە ئەو سادەیی فەلسەفەیەکە هزری فەلسەفی لە هیچ کەس ناستێنێتەوە بیدا بە نوخبەیەک بڵێ بەس ئێوە فەیلسوفن. هەموو ئینسانێک هەموو دایکێک هەموو باوکێک هەموو منداڵێک مادام پرسیارەکە مادەمەوە لەو دۆخەیتیاتی بگۆڕێ گۆڕانکاری بکە بەرەو باشتر بڕوا گومان ئەکا مەترسی هەیە لەوەی ئەمە بکەم نەکەم. ئەم هەڵبژارنانەی ژیانە و ئەزمونونەکانی ژیانە وامان لەیەکا کە ئێمە فەلسەفیانە بژین و فەلسەفەش بەشێکە لەم ژیان هەر ژیان خۆیەتی هیچ ئەم لاولایتیان نییە. فەلسەفە ئەو ژیانەیە کە ئێمە تیژە بەس چۆن ئەم ژیانە وا لێ یەکەین کە ببێتە ژیانێک کە ئارامی و ئاسوودەی و بەختەوەریمان بدات.